پرسی وردەکاری خەرجکردنی 20 ملیار دینارەکەی پایتەختی ڕۆشنبیری سلێمانی لیژنەی ڕۆشنبیری پەرلەمانی کوردستانی هێنایە سەرخەت و پاش سەردانیکردنی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری پارێزگای سلێمانی ڕایان گەیاند. لێکۆڵینەوە لەو ژمارە و داتایانە دەکەن کە وەریان گرتووە و دواتر ئەنجامەکەی ڕادەگەێنن. ئێمە لیژنەیەک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان لە لیژنەی ڕۆشنبیری و کۆمەڵی مەدەنی و وەرزش و لاوان ئەمڕۆ لەگەڵ هەواڵەکانمان هاتوین بۆ بەڕێوەبەرایەتی گشتی ڕۆشنبیری سلێمانی بۆ بەدواداچوون بۆ بڕی 20 ملیار دیناری پایتەختی ڕۆشنبیری کە پێشتر پایتەخت سلێمانی وەکو پایتەختی ڕۆشنبیری لەلایەن پەرلەمانی کوردستانەوە لە ساڵی 2012 ناسێنراوە. لە ساڵی 2013 بڕی 20 ملیار دینار تەرخان کراوە بۆ ژێرخانی کللتوری لە پایتەختی ڕۆشنبیری لە سلێمانی. مەسلەیە کە ئێمە وەکو لیژنەیەک لە پەرلەمانی کوردستان کە ئەچێتە چوارچەوەی لیژنەکەی ئێمەوە هاتوین بە دوواداچوون بۆ ئەم مەسلەیە بکەین. ئەندامێکی لیژنەکەش دەڵێت بە دوواداچوون بۆ پارەکە و ئەو مەبەستانەش دەکەن کە پارەکەی بۆ خەرج کراوە تا بۆیان دەربکەوێت ئایا خزمەتی بەژێرخانی ڕۆشنبیری سلێمانی کردووە یاخود نا. بەڵێ ئەم پارەیە کە تەرخان کراوە بۆ پایتەختی ڕۆشنبیری بۆ نۆژەنکردنەوەی یاخود تەسیسی بنەماکانی ڕۆشنبیریە، بەڵام بەشێکی بەداخەوە بۆ کار و چالاکی، بۆ فیستیڤال، بۆ هونەر، بۆ تەعویزی کاری هونەری، بۆ گۆرانی گوتن، بۆ کار و چالاکی بەکاراتوە، بۆ فیستیڤال بەکاراتوە کە ئەوە بەڕاستی بەلای ئێمەوە ناچێتە ژێرباری ئەوەی کە بۆ نۆژەنکردنەوەی تیان تەسیسی بنەماکانی ژێرخانی ئابووری بێ، ژێرخانی ڕۆشنبیری بێ کە غامز بێ. لا بەرامبەریشدا بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری پارێزگای سلێمانی ڕایگەیاند لە خۆی دڵنیایە و باکی با لێکۆڵینەوە نییە و وردەکاری 20 ملیار دینارەکەیان خستووەتە بەردەستی لیژنەکە. تەفاسیلی ئەو پارێمان باس کرد لەگەڵیانە، یعنی خستوتە گشتیەکانی وەکو کاکەمان باسی کرد هەندێکی ماوە دواتر باسێکەکەینەوە ئێمە بەش بە حاڵی خۆمان ئەوەندێک علاقێ بە مەلەفی خودی خۆمەوە هەیە خود هاوڕەکانی تریشەوە هەیە ئێمە دڵنیاین کە کاری باشمان کردووە و بەرامبەر پەرلەمان و ملەتەکەمان سەربەرز ئەبین. لە ماوەی ڕابردوودا ئاڤان جەمال سەرۆکی لیژنەی ڕۆشنبیری ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە پەیامی ڕاگەیاند زیاد لە جارێک داوای لیستی خەرجی 20 ملیار دینارەکەی کردووە، بەڵام ئەو لیستانی تا ئێستا بەدەستی گەشتووە لە 250 ملیۆن دینار تێپەڕ ناکات. بۆ پێش بێت وردەکاری خەرجکردنی 90 ملیار و 750 ملیۆن دینار نادیارە. لە بەرامبەریشدا بابەکردڕێی بەڕێوەبەری گشتی ڕۆشنبیری پارێزگای سلێمانی بە توندی وەڵامی ئاڤان جەمالی دایەوە وتی ئەو کەسا غەرەز و مەرەزی هەیە و چاوی بە سەرکەوتنەکانی ڕۆشنبیری سلێمانی هەڵنایەت. لەو کاتەوە تا ئێستاش مشتومڕەکان لەسەر چارەنووسی ئەو 20 ملیار دینارە بەردەوامە و چاوەڕێ دەکرێت پەرلەمانی کوردستان و دەستەی دەستپاکی ئەو دۆسیەیە یەکلا بکەنەوە. ڕاستی حەمامین کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.